کاچی من دەی بەسە چاو وەستا بەسە چاو ئەو ماستاوەش لە بۆ مێز ژمارە دوو بن باشە باشە دەی کاچی من دەی برام دەی والله هیچ ناکەن سلام علیکم وعلیکم السلام یا خۆ بەخێر بێ نەزانێت چ بووە والله هێست نەزانم باسی دەکەی والله پێش توش بە تەلەفۆن پێیان گوت ئێ دەبڕۆ کاکە بابڕۆن دێ کاکشی من بخۆت دەزانی ئەو مەتعامە لەسەرە منە خەمن چێوە بێ ڕەحمەتی خوا لێ مام نیعمەت پیاوەکی زەریف بوو ئەتو فێرە و کەسابە دەکرد ئێستا ئەمری خۆی کرێ ناسەر قەبران ئێ کورە برام والله وەختی مردنێ نییە لەو دەمەی ئەخەوا دەبینێ من دەستم لاو ئیشێدایە کاکە مرد خوا عەفوی بکە فەتح الله چاوەکەم مردن جەم دەمی نییە براگەورێ ئێستا ئەمری خۆی بیا کەنجێ تو دوای بۆ هەبێ سفەت و بێوەفا بووی کاچی من والله پێم ناکرێ ئەخا من ئێستا نیو سەعات ئەو مەتعامەی بەجیبێم نانی ئێواریم نابی بخۆ ماری دنیای کولە نیوچەوانی تودایە ئێستا دەیان نایە کاچی من پێ دەرم پێم ناکرێ کاچی من والله پێم ئەم ناکرێ خوا حافیز کاکە برا سێ نەفەر کەبابین و ئەو مێزەیە بەندەی کاچی من دەی برام دەی کاچی من دەی زوو بن برام ئەی هاوار والله هیچ ناکەنم بۆ دەیڵە برام بینە کاکە بینە دەی یا خۆ بەخێر بێ کاک فەتح الله خێرا ڕێت غەرەت کردیا والله کاک عەبدوستار بە خۆت دەزانی ئەمن جارجار سەرەشی لە تو هەر دەدەم کۆرە قەت ئەتو نەبووی ئەو ڕێ غەرەتکەی بەخوای ئاین ئەوەی نەکرد لە من سەریا ئەگەر برچێ پەڕەکەی ئاسمانی ئەلو چێ هەردەکە نابرام نا کاچی من نایفرۆشم لیان گەڕێ با بڕۆن پێیان برێ بڕۆن کاکە نێنەوە من بۆن دەی نافرۆشم ئەوە پارەیە برۆ ئاردەی من کاکە پێیان برێ نافرۆشم مەشغوڵم دەی لە ناو مەعامەلەشکەمە دەی بە خێرچی واز ناینێن بەڕاستی واز ناینێن ئێ کاک عەبدوستار والله ئەوەی ڕاستی بی با بەڕاستگۆیانە پێت برێم هاتیمە لە بۆ ئەو ئاردەی جەنابەت لێت بکڕمەوە دەمەوێت مەطعەمەکەم گەورەتر بکەم فەرعی یەکەمم هەیە دەمەوێت فەرعی دووەمیش بکەمەوە نەمزانی شتێکە لە من سەریا فەتح الله با ئەمە ژێنە دەمێ ئەم نەوە عادەی نافرۆشم بە زۆرە ئەتوو بە من برێ خێرە تۆن دەمشەوەشی لۆ پارەی کورە مەطعەمەکە تێ چ عیبتە لەو پەڕی ناز و نیعمەت دای ئەوێ ڕۆژێ مندارەکانیش گلەیان دەکرد دەیانگۆ کاک عەبدوستار فەتح الله بەمارێ ناکەوتەوە لە مەدعەمی لۆ عەقاراتی لە عەقاراتی لۆ مەدعەمی ئەو خانەی دەکڕی ئەوەی دەفرۆشی ئەو عارەی دەکڕی ئەوەی دەفرۆشی کورە دەبەسە خوا ئەو جسمە ناسک و نازارە دایتێت و هەندێک قەدر و قیمەتی بزانە کورە براکەم کاک عەبدوستار کاچی من جەستەی خۆمە لە شولاری خۆمە یعنی خوای گەورەش بە خۆی دەرێ لە تو حەرەکەت و لە من بەرەکەت ئامانتو بالله هەر خوای گەورەشە دەرێ ئیسراحەت بدە جسمەکەی خۆت قەدر و قیمەتی بدە جسمەکەی خۆت کورە برام ئێستا تو واز لە جسمی من بینە ئەلحەمدولیلا جسمەکی ساغ و تەندروستم هەیە ئیش و کار و کەسابات دەکەم وازم لێ بینە کاچی من خواردنی من باشە تەندروستم کاچی من ئەو ڕۆدەبی پارەت هەبی پارە ئەو جەلووی من ژێستا بە تو دەرێم ئەو ئاردەی بفرۆشەوە برات پارەکی باشت دەدەمێ فەتح الله بکە ڕجە ئەو خوای کورە جەتە لێ دەدا ئەوەن دەفکرد لە پارە و ماری دنیای مەکەوە هەندێک قەدر و قیمەت لە بۆ جسمەکەی خۆت دابنێ کاک عەبدوستار ئەوانەی جەڵتە لێیان دەدا خواردنیان باش نییە ئەلحەمدولیلا ئەمن پارەم هەیە و خواردنی باشیش دەخۆم ئەوانەی جەڵتە لێیاندا خواردنی خراپ دەخۆن کاچی من ئێستا کە دەزانی سێ با ئەمە زۆرەی لە بۆ کەمەی نەرێ ئێستا هاتیمە و ئاردەی تو بکڕمەوە چ دەری فەتح الله ئەمن ئاردم نییە لە بۆ فرۆشتنێ ڕجا ئەو خوارێ دەکەم تەکلیفی و هامنێ مەکە کاچی من ئەگەر دەچینە ئاقارات وعد بی دە دەفتەریاندا ئەمن 12 دەفتەر دەدەمی 12یاندا ئەمن 14 دەدەمێ 14یاندا ئەمن 16 دەدەمێ ئەتوو بەس داوا بکە من لێ دەکڕمەوە ئەمن کورتی و کورمانجی نیەتی فرۆشتنەوە ئاردەیدا نییە کاک عەبدوستار براکەم ڕجە ئەو خوای لێ دەکەم و ئاردەم پێ بفرۆشە کاکە یەک دەقە توخوا بەبیرم هاتووە یەک دەقە ئەلو ئاسۆ کاکە ئەو سینەفەرەتان ڕەوان کرد سینەفەر قۆزیە نارتان دە باشە دەیاڵەدی دەی بەخێرچی ببوورە کاک عەبدوستار قسەکەتم بڕی گۆتم ئاردم نییە لە بۆ فرۆشتنێ کورە ڕجای ئەو خوای لێ دەکەم کورە لێ دەپاڕیم وەڵڵە بە یەک مەطعەمیە من ناگەمە هیچ جێیەکی بمفرۆشێ کاکە ئەمنیش ڕجا ئەو خوا لێ دەکەم دەزانم خواردنت باشە بەڵام پارە مێشکت مەشغول دەکا مێشک مەشغول بوونیش دەبتە جەڵتە
زالتەش دەبتە دە و خواری سەقەت بوون لە مارێ دەکەوی فەتح الله ڕجا ئەو خوا لێ دەکەم هەر لێم گەڕێ لێ ئەلو فەتح الله ئەلو فتح الله